کتێب ئەو شتەی زۆر کەس بایەخی پێدەدات بەڵام کەم کەس لە ڕاستیدا کاتی بۆ دادەنێت. من هەستم بە غەمباریەکی زۆر کرد کاتێک سواری فڕۆکەیەک بووم و بینیم سەرنشینەکانی هەمووی ئەمریکان بەدەستەوەیە. ئەوەش یەکەم جار بوو ببینم کەس کتێبی بەدەستەوە نەبێت. بەردەستبوونی سەرگەرمکاری ماڵتیمیدیا کەواتە فرڕاگەیانەکان وای کردووە وردە وردە خەڵک تەنانەت گەنجان لە کتێب دوورۆکەون، بەڵام کاردانەوەی ئەم دوورۆکەوتنە ترس و حەپەسای بدوای نییە و کەم کەس هەستی پێدەکا. ئەمڕۆ هاتوین بۆ کۆنفرانسێکی ئەدەبی لە شاری نیوپۆرت بیچی کالیفۆرنیادا تا لە نووسەران و خوێنەران بپرسین ڕۆمان و ئەدەب چ ڕۆڵێکیان هەیە لە ژیانی تاکە کەسی و کۆمەڵایەتیدا. ئەرێ کۆمەڵگەیەک کە کتێب خوێنی کەم بێت چی بەستەری دێت؟ لە جیهاندا زۆر شت ڕوودەدات. ئەدەب فێرمان دەکات چۆن ڕووداوەکان شیکار بکەین و هەروەها چۆن هەست بە تەنیایی زۆر نەکەین. کلتور و هونەر و ئەدەب بنچینەی کۆمەڵگەیەکی تەندروستە. بەڕای من کتێب ڕێگای پەیوەندیکردنە و گرینگە مرۆڤ فێری هاوهەستی ببێت. ئەمە لە ڕێی چیرۆکەوە دەکەین. ڕێکخەری ئەم کۆنفرانسە کە بەڕێوەبەری چەند ناوەندی ئەدەبی دیکەشە لە کالیفۆرنیادا و ژیانی داناوە بە خزمەت بە کتێب خوێندن دەڵێت دەترسێت لە کۆمەڵگەیە کە کتێب خوێنی کەم بێت. تەنانەت نامەوێت بیریشی لێ بکەمەوە کە لە کۆمەڵگەیەک هۆشمەندی و پێشبینی ئایندەی تێدا نەبێت و ڕەوشەمبیری تێدا نەبێت. کتێب خوێندنەوە هەزر و مێشک بەهێز دەکات. خوێندنەوەی کتێب بۆ هەموو کەسێک گرینگە. بەوتێ کتێبداران و نووسەران و خوێنەران کەسانێکە کەمتر کات بۆ کتێب دەرخان دەکەن جیهانی دەرونیان هەموو ساڵێک تۆزێک بچکو لەسەر دەبێتەوە، زیاتر هەست بە تەنیایی دەکەن، تواناییان بۆ شیکاریکردنی گۆڕانکاریەکانی دەرون و دەرەوەی خۆیان کەمتر دەبێتەوە. هەنگاو کۆمەڵگەیەکی داخراو دروست دەکەن کە تیادا ئامێرەکان نۆ دەبنەوە بەڵام بیر و هەزر کۆن دەمێنێتەوە. هەروەها چۆن ئەم تراژیدیا بێت جەنگە و وردەوردەیەوە بەچاو نابینرێ ڕەنگە ئاگایشیان لێ نەبێت. لە نێو کتێبخانەکان و قوتابخانەکاندا ئەوەت بەرچاو دەکەوێت کە تۆ بە دوایدا نەگەڕاویت. ئەگەر کتێب نەخوێنیتەوە بڕێکی زۆر لە خۆشی و ئاگاهیت لەدەست دەچێت. کتێب خوێندنەوە زۆر گرینگە. ئەوان دەڵێن دابینکردنی تەنیا 15 خولەک لە ڕۆژدا بۆ کتێب وردە وردە ژیانی تاکە کەس و کۆمەڵگا دەگۆڕێت. تەنانەت ئەگەر منداڵان و گەنجان بەچاو ببینن چۆن دایک و باوک و گۆرە ساڵان لە کتێب چێژ دەبن و بەگەشەوە باسی لە دەکەن. ئاوا هۆما دەنگی ئەمریکا کالیفۆرنیا.